هەر لە هەفتەی دێمی خولی نایبی تازە پێگەشتوانی کوردستان دوانی لاوانی ڕزگاری و لاوانی ئارارات لە یاریگای ڕزگاری بێگەیشتن. لاوانی ئارارات دوای بڕینی ڕێگەیەکی دوور و سەخت وەک ڕوتینێکی زۆر هاتنە نێو یاریگا و بۆی هۆوەر لە خولەکیەکی یاریەکە توانیان گۆڵێک لە ڕێگەی هەدیزایرەوە تۆمار بکەن. لە بەرامبەردا لاوانی ڕزگاری سەربارەوەی بە درێژای یاریەکاسێکی جوانیان پێشکەش کرد و زۆرتر باڵا دەست بوون، بەڵام نەیانتوانی بردنەوە تۆمار بکەن و سێ خاڵی گرنگیان لەدەستدا و یاریەکەش تا کۆتایی بۆ ئەنجامە مایەوە. یاریەکە تا ڕادەیەک تونند و تیژی پێوە دیار بوو بۆ هۆیشەوە ناوبژیوان حەمەد حەکیمی لە ئارارات و بیلال مەجیدی لە ڕزگاری بە کارتی سوور کردە دەرەوە. ئەمە جگەلەوەی سێ کارتی زەردیش بە ڕووی یاریزانانی هەردوو لا بەرزکرا. بەم ئەنجامەش ئارارات بە کۆکردنەوەی 11 خاڵە تا پلەی حوتەمی ڕزبەندی تازە پێگەشتوانی کوردستان و تازە پێگەشتوانی ڕزگاریش بۆ خانەیەک خواردتر و بە کۆکردنەوەی 10 خاڵ بۆ پلەی هەشتەمی ڕزبەندیەکە داڵاسی. پێشەچی بەناوی خوای گەورە بەڕاستی ئەو ڕۆکە گەمەکی زۆر باشمان کرد، زۆر لە لاعیبەکان ڕازی بووم و عەکەمەکەش زۆر باش بوو. ئەو ڕۆکە لە هەموو گەمەکانێمە عەکەم زۆر باش بوو. بەو گەمەی تقریباً 4 مەرکەز توینە پێشێ، لۆمە زۆر مهم بوو لە دابەزینی خۆمان دەرباز کرد. بەڕاستی دەستخۆشی لە یاریزانەکانەکەم یاری باشمان کرد، بەڵام فرسەی باشمان فۆتاند، بەڵام چی بوو کە شانسی هاورمان نەبوو. ئینشەڵا لە یاریەکانی داهاتوودا هەوڵ دەدەین قەرەبووی ئەم شکستانە بکەینەوە. پیرۆزەرتیپی لە نادی ئاراراتیش یاری باشیان کرد، بەڵامی تر ئەمە یاریە یا ئەدۆڕێ یا براوە بی. ئینشەڵا یاری داهاتوو هەوڵ دەدەین قەرەبووی بکەینەوە و ئەنجامی باشتر بەدەست بێنین.